لە دوای 23 ڕۆژ وەرگرتنی هەموو ڕۆژێک 50,000 بەرمیل نەوت لە کۆمپانیای سۆمۆ و پاڵاوتنی لە ناوخۆ، ئێستا هەم نەوتی سپی گران بووە، هەم بەنزین گرانتر بووە، هەم گاز گرانتر بووە. بێزەحمەت لێرەوە ئێمە داواکەین لە وەزیری سامانە سروشتیەکان، پێمان بڵێ 50,000 بەرمیل نەوت لە کوردستانە چی لەکەی؟ ئێوە 50,000 بەرمیل نەوتان وەرگرت بۆ ئەوەی بەرمیلێ نەوتی سپی ماڵان بە 30-40-50,000 بدەن بە خەڵک، ئێستا بە 104,000 پێفرۆشن. ئەمە فرۆشتنم بازرگانیە، لە پاڵاوگەی خۆشتان بەرهەمیێنن ئەی پاڵێون. بنزین لە بریەوەی 450 دیناری دابشکەی هاوشێوەی شارەکانی تری عێراق وڵاتێکی گەندەڵیە، ئەوە ئەزانین، بەڵام بنزینە فرۆشن بە خەڵک بە 450 دینار. ئێوە ئەو نەوتەی ناوخۆچی لەکەن کە بنزینی لێ بەرەمێنن بۆ بە 1100 دینار و 900 دینار بە خەڵکی ئەفرۆشنەوە. کوا بنزینی 450 دیناری کە ئێوە هەموو ڕۆژە 50,000 بەرمیلتان بەو پاساوە وەرگرتەوە بە پێچەوانەوە. ئێستا بنزین لە کوردستانە لیترێک 50 دیناری چۆتە سەر. ئەی نەوتی سپی ماڵان کوا؟ بۆ نەوتی سپی ماڵان بە 40,000-50,000 دابش ناکەن. ئەگەر وەزیرێک هەیە بە ناوی وەزیری سامانە سروشتیەکان بەڕێزیان هەیە و ئەیناسین بێت، ئەوە کەناڵەکان من 15-20 کەناڵ زیاترە لێرە قسە ئەەکەم بە ڕۆژی ئاشکرا، بە ئەویش بێت پێمان بڵێ هەموو ڕۆژێ 50,000 بەرمیل نەوت چی لێکەن. ئەی پاڵێون بە بازرگانی بە خەڵکی ئەفرۆشنەوە بە بنزین و نەوت و گازیش 200 دینار گران بووە، و ئەو پارێشی کە لە فرۆشتنەکە دەستێکەوە ناچێتە خەزێنەی گشتی. ئەگەر داهاتی ئەم پاڵاوتنەی 50,000 بەرمیل نەوت کە بە بنزینەی فرۆشن، بە گازەی فرۆشن، بە نەوتی سپیەی فرۆشنەوە بە خەڵک بە بازرگانی ئەچێتە خەزێنەی گشتی، ئەچێتە دەست وەزارەتی دارایی، با وەزیری دارایی بێت پێمان بڵێ بەڵێ هەموو ڕۆژە 50,000 بەرمیل نەوت پاڵێوین بەوەندە ئەیفرۆشین، ئەمە پارەکەیەتی یەتە لای ئێمە. چۆنە بێ نەوت بفرۆشی و لە بەغداشی وەرگرتی بێ بە ناوی پێداویستی ناوخۆ. بەغدا سەرەتایی وت کاکە من 50,000 بەرمیلتان نادەمەوە، ئەوە ئەرکی ئێمەیە، بنزین بە 450 دینار، نەوت بە 30-40,000 50,000 و گازیش بە نرخی پاڵپشتیکرا و بە خەڵک بدەین. وتیان نا، ئێوە حەقتان نەبێ، وەرن 50,000 بەرمیل بدەن بە خۆمان، ئێمە خۆمان بەرهەمی ناوخۆ دابینەکەن.